با ڕووداوەکانی حەلەب لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر ئیبراهیم سمۆ مامۆستای زانکۆ شرۆڤەکاری سیاسی لە دهۆکەوە لەگەڵما. دکتۆر ئیبراهیم سپاس کە لەگەڵ کوردستان 24 با بەر لەوەی بچمە ناو وردەکاری ڕووداوەکە و هەروەها دەرەنجامەکانی ئەمەوێ لە نوێترین پێشهاتەوە دەست پێ بکەم کە ڕاگەیاندنی ئاگربەستێکی کاتیە لە گەڕەکە کوردیەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە حەلەب. پێت وایەم ئاگربەستە چارەسەری کێشەکان دەکات و مەودایەک هێشتا ماوە دەرفەتێک بۆ ڕێککەوتن و دانوستان لەگەڵ لایەنەکان. سپاس بۆ کەناڵی 24 کوردستان کەناڵی خەڵی گشتیە نیشتیمانیە کوردستانیان لە هەر جایەکی لێبن ئەگەر ئەم بێن سەحکەنە ئەوە ڕوودایی وەکو چاودێرەکێ نەنەوت هەتاک و دوماهیک تشتی بزانێتش ڕوویدانێ ئەف ڕوویدانە هەنێ یا کەلێک و تڕێکا چاویکە هاوەڕامە چاودێری کردی مرۆڤ لێک دەتەوە عاملێ محاید ئەو ژی وەکی بێ تۆم باراک کۆ ئەو ڕەیاوی ئەنسەبترە کۆ دیتنا چارەیەکێ بۆ ئاشتیانەیە vê kêşeyek û nepî şêwê beyana wezareta wekî bergiriya Sûrî ku bêjit me ji bo hindê ku da Kurd yan asayîş li wan her du devera derkevit. Lewra jî rûdan gelekî bilezin heger ûnlêk dene ve caran kamîreyek hebû ew kamîre jî destê desthilatekê dabû ew desthilatene têla çi tişt dene belavkirin ev rike her mirovekî kamîreyeka vê ve ez bawer nakim ew metirsiyel ser me Kurda hebin beramber bûna vê kiraveya rojnamevaniyê kiraveya mîdyayiya alemî û ev rike qutbê êkê derkevit ku Amerîkaya eger lêk dene ve rojayekê roja diyê em hemî gelekit mütewettir bûn ku ev şerrekê pêşaviyayê cîhanê tê tekirin û kes naaxivit bes şivêdî were eger tu lêk de ve Fransa hate serxetî Brîtanya destpêkê hate serxetî Amerîka hate serxetî eb nîva darî girtî ku Amerîka eger tu lêk de ve axivina Tom Barakî jî wergirî lê ev dîtna min her domahîk ew e ku çareserkirine Sûriya piştî vê îmzakirina Fransa hatiye kirin gel İsraîlê بۆ خۆ حەلال بینت ئیمزاکردنەکرد گەل ئیسرائیلێ بەس مطالبە حقوقت کوردا حەلال نابینێت درزیە حەلال نابینێت عەلەویە حەلال نابینێت لەوڕا بۆ ڕێژێما سووریا بۆ هەر ڕێژێمێکی دەڤەرێ ناشتە سەری وەکی وا ببێت ئەبروکە هەمی ڕێژێم بن چاودێریە جیهانێ بەنە بن چاودێریە ئەمریکانە کەواتە پێت وایە ئەو ئاگربەستە لە ژێر گوشاری نێودەوڵەتی داکراوە ڕاگەندراوە ئاگربەستی کاتی لە حەلەب بێگۆمان ئەگەر ئەو فشارە دوهی نەبایە یا نێودەوڵەتی ئەگەر ئەو پەیوەندیە تەلەفۆنیا مایکرۆن نەبایە ئەگەر ئەو تەسریحاتێت نیمچە دڵخۆشکەرێت ئەمریکی نەبانە چونکە کاوەدیت باە پەیامنێرێ هەوە گەلە بزاوتکردن کل ئەمریکا تشتێکی بدەستخۆڤە بینێت یاڤە بربت الوی بابەتی چونکە بروکە ئێک داخیان ئەمریکا بێتەکردن مەودای دنیای تێتە گوهارتن دنیا تێتە گواردن بەلێ بن فشارێ بووە و بقەنەعەتا من سعات نەهەیە دەوێتر لێت زێدەتر لێت خەلکێک دێتە ناودا و طبعا شەڕەژی مرۆڤ شەڕێکیدا دو هێز بن بەرامبەر هێزەکە مەزن و هێزەکە ئەقلیمی پرەخەوە و هێزەکە دیتر و گڵۆب هەلکردنا گڵۆپێت کەسکش وی دەولەتێ وێ دەولەتێ لێ گڵۆب هەلکردنجی ڕەنگە بۆ دەولەتاش نەشتە سەری ئەڵمانیا نایە یاریکەرەکە بچیکە بریتانیا نایە یاریکەرەکە بچیکە فەرەنسا نایە یاریکەرەکە بچیکە ئەمریکا هاتە سەرخەتی نایە یاریکەرەکە بچیکە بقەنەعەتا من هەتا ئەف شەوە دوو دیتنا من ڕەنگە ترامپ تەسریحەکێ بدات هەمی موازین بێنە گوهاردن باشە دکتۆر کەواتە ئەتوانین بڵین دەرەنجامەکانی ئەم شەڕە چی بوون ئەم شەڕە بۆچی جارێکی دیکە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود ڕوویدا وەزارەتی بەرگری داوا دەکات گروپەکان بەرەو باکووری ڕۆژهەڵاتی سووریا بڕۆن و ئەو ناوچانە چۆڵ بکەن ئامانجی سەرەکی لە هەڵگیرسانی شەڕ و ئاڵۆزی لەو ناوچانە چییە؟ هەر ڕۆژایەکێ وان گروپا بەریکە دەسەڵاتێ وەرگرن
یا دیار بو یا روم بو هر هنگی جی شرکی یمان و نمانی گل کردات کرن کو کرد او سر بخویا بدست خوب اینای نهیلن لو راجی نتشکی سیر بو اوا هاتیه کرن چونکو کاتولیک دا و اوا جارا سیه شرطی تکرن چونکو اوا آشتی نزیکت بد شرطی تکرن لیوی جاری اگر ریکب دنمن چونکو چو میدیا بحث نکریه اوا هاتیه کرن نزیکی اتفاقیه آداره بو یا هفته پنج یا ایران و رژیم صدام کری الجزائر نیمچاویه وقتی گلوپکا کسک دیتی و امضا کری گل اسرائیل لفرانسا پشگرمیک بو چه بکو اسرائیل تداخل ناکت اگر هاتو کم کجک کر كش لهرزي وزير درب اسرائيل هات سرخط مو بابت جنب كردن دروزن علوينا هر مدنيك هر دفر كان نزيكي اسرائيلي بت اسرائيل تسرخطي كواتا نزيك بونك هيد نبرا حجم فيانا وان كافندا او حجم او فيانا ماي لدي سافا فشارة دولي قال جارا حزامروفي ويناين تبنجه يا مروفي دويت لو راجي افرو نصبهي افرجي ما فيت ملكتشي اراده بلتي كرد بتو دام بدانب فيانا كردا بكت باشا دكتور دهير وبير ريداي الفان هردو دبرا الهردو باشا بيتواي هرش كردن بوستر او قرك كرديانا واميكا لحلب روددات برياري حكومتي راغوزري سوريا حكومتي عربي سوريا يا اما لجير قشاري دي كدا ام هلوستانا للان حكومتي سوريا يا واضح بيجومان خشكا قول خان ناني باور بك يا رونو اشكرايا وقت تركيا بيشتا سوريا ام حاضر نكين بيدفيت لشكريبون ام حاضر من بينتي دا قالت تشتتنا في تشيروكي دا اف تشيروكا هني نهما احمد شرع دالغايك لدا وقلت يا هر نفان هر دو دبرا شكر دا خلاص كان بري احمد شرع في دا صلاتي والقرد ابدا خياني اهبو نشندك لانت هريمي كو حزت كرن كرد من الوان دفرا وكهزت كرن كحلب تشنابت كرد دهابن خو حلب قلت لك ده رجوي ريشوي مجوي تو كردستانيا بدا قلم كرن حلب سردستوان هات غوا كرن بيش سازيا حلب سردست كردات غوا كرن جانا بختوري الحلب سردست كردات غوا كرن وافرو نصبهي افكي شهرتين ليبو ما يا خوشنينا امهر چند هيامك ببينن ملتي ما كرد الرجا والرجالات هوصا بنا وكيد بين طابورد دركتنيش ناف مالت خو زفرينا وابو ناف مالت وا لاجل وهزر كان افدا فريت ما دي بتا غزه وامر ريدا الغزه امريكا اسرائيل وامريكا باورنا كم كردا هندا كري بو راقرتنا شر داعش وبو بو بجهيلانا امان جت مروفاتيه كرد افريكا هند جاليتين كرد افريكا هند الدرفهين كرد افريكا يا بعض الرجال شاخل كي داي شاور رجاوا ورجالات وباكور وباشور همي اك دست واك دنجن وكنال هوا باشترين بلغايا بو نشتمان پروريا كردستانيا لورا از دلخوشم كوملتي بدي سركب الدوما هي سر راي وبر خدانا مصنا ديوري داي سير نبين ولاتك الهيز القل كانت ولات الدوربار جيشكا خو حاضر كريا صارك وبناي بتهديك وكرداج دبلك يبدأ ياخذ اگرنا کرد گلشن دو ماسترن کرد دهیو پیری خلاص نابن بری کاویجب انفالا خلاص نبوینه بری کاویب حلب چه خلاص نبوینه بری کاویب جنوساید خلاص نبوینه کرد حتی جیلکی تکوشن جیلکی دیت تپیش حتی تو سحکه رجا یت هاتینا کشتن شهید بن تو سحکه رجا يتبن المستشفيات او المال الكردستانيه دجاره هديوينه لو راف ملته دير ريك اخويا الراس بينت البونا كرا فكرنا في روجنامه في ميديا وام داخوازت كان براستي چونكي ترامب يبويا عامله حسمه هميشه ترامب بخوبتت نافي اريتا وهر زيترين دم
داخیانێکی بدەت و کۆمەڵکوژی نەڕێکە ڕاستە هەر ڕژێمێکی هەر ڕژێمێکی دانوستاندنی نەبێت ممکن نینە ڕژێمە خۆ پێتە چەسپاندی. باڵێ دکتۆر زۆر سپاس بۆ بۆچوونەکانی جەناب و هاوکات ئەو بۆچوونەی سەبارەت بە کوردستان 24 هەتان بوو بێگومان وەکو کەناڵێکی بەرپرسیار لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان هەموو پرسێک کە پەیوەندیدار بە کورد لەر بەشێکی کوردستان بێت لە لای کوردستان 24 ئەولەویەتە وەکو لە پەیامی جەنابی سەرۆک بارزانانی و جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانیشە پاڵپشتیتەوە بۆ ڕۆژاوای کوردستان لە کوردستان 24ەوە ڕاگەندرا. سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئیبراهیم سمۆ مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24 بووی.